ئێستا جولی ئەگرین فەرموو باسی کێشەکەی خۆ بکە ئێمەش لەگەڵ ئەم میوانە بەڕێزانە چی لە توانامانە بێت چی زانست و زانیاریمان هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکەی تۆ لە خزمەت تابین فەرموو. سپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر دەستخۆشی بەردامەکە و لێکم. سپاس کاک دکتۆر من وا بزانم ئەم کێشەی من تەنها تایبەت نییە بە من بەڵکو زۆرێک لە هاوڕێکانم نەک ئەوانەی تەنها کچن یعنی شویان نەکردووە بەڵکو ئەوانش کە زەواجیان کردووە و مناڵیشیان هێت و شێم کێشەی من بوو نەتەوانێ بۆی داواکارم لە بەڕێستان هاوکاریمان بکەی بۆی بەسەر بەرزانە بتوانین لە کارەکەمان بەردەوام بین تووشی هیچ کێشە و گرفتێ نەبین. سپاس ئەگەر هاوکاریمان بکەی نەک من لەوە چێ سەدان کێشە بە هەزاران کێشەیوە ڕوبەڕووی کچان ببێتەوانێ بەڵام لەبەر هەنێ هۆکار نەتوانن هیچ دەرفەتێکی واشیان بۆ ڕێ نەکەوێت کە لەگەڵ کەسێکی پسپۆڕی وەکو توێ باسی بکەن هیوادارم تۆش هاوکارمان بیت. خۆی کێشەکە چییە بزەبێت ینی تۆ فەرمانبەری لە یەکێک فەرمانگەکان؟ سپاس بەڵێ فەرمانبەرم لە یەکێک لە فەرمانگەکان بەڕێوبەرەکەم سەرپەرشتاری باشەکەم و هاوپیشەکانم هەنێ لە هاوڕێکانم زۆربەی کات تەعلیق و قسەی نەشیا و قسەی ناخۆشم پێڵێن بێزار مەکەن منیش ناتوانم تەحەمولی ئەو قسانە بکەم من پێویستم بە ئیشەکەم زەرورم بۆ پارەکە بۆیە ئیشەکەم زۆربەی کات ئەوان قسە ئەکەن قسەی ناشرینەکەن قسەی ناخۆشەکەن تەهدید دەکەن یانێ لە پاو ئیشەکەی خۆمە ئیشی تریش بۆ ئەوان بکەم نازانم هەنێک کات ئەڵێن هۆکار ئەوەیە کە کەمێک جوانم من هاوڕێ واشم هەیە جوانیش نییە کەسێکی ئاسای تووشی هەمان حاڵەتی من بۆ تەوانی بەڵام من ئەمە ناکەم بە هۆکار ئەمە ناکەم بە هۆکار چونکە هەستەکەم ئەمە بەهۆی نەفزنزمی و عنی لاوازی کەسێتی ئەو بەڕێوبەر و سەرپەرشتارەیە ئەوێ من بۆ مەرامێکی تایبەتی خۆی بەکاربێنێت. گەشت بین خان حەزەکەم یەک شتێ بۆ ڕوونکەمەوە کچی من با گشتاندن نەکەین ئێمە خۆمان لە فەرمانگەکانی شەکەین من لە زانکۆی شەکە فەرمان بەربووین و خێزانمانەی خوشکمانەی لە فەرمانگەکانن گشتاندن ناتێ هەندێکی نەفزنزم هەیە بەڵام زۆر بەڕێوەبەر هەیە بەڕێوەبەری دایرەکەیە بەڕێوەبەری بەشە هاوڕێ لەگەڵیا دیفاعیشمان لەکەن دیفاع لە کچەکانی ژەکەن و هاوڕای ئێمەشن ینی باو گشتانە نەکەین وا تەسەورکەن یا بینەران بڵێ هەرکە ئافرەتێک تەعین بوو ڕئیس قسمەکەی یاخود هاوڕێکانی تعدای لەکەن و زۆڵمی لەکەن و هەراسانیەکەن و ئەمەی کە پێڵن جێچەڵی سێکسی و قسەی نابەجێ ئەوانەیەکەن ینی ئەو گشتانە نەکەین بڵێ. زۆر ڕاستە کاک دکتۆر وەڵای من هەنێ برادرم هەیە وەک باوکو و برامان زۆر جار لەسەر من تووشی کێشە بوون مەبەستی من هەنێ لەو کەسانەیە کە گوێ نادەن هیچ دابوونەریتێک هیچ بەهایەکی ئەخلاقی وا ئەزانن ئەو هەموو کچ و ئافرەتەی کە لەو دایرە ئیشەکەن لەگەڵ ڕێزمە ئەم قسەیەش بەرەو ڕووی تۆکەم ئەو نە نەفسیان نزمە ئەو نە سووکن حەز ناکەم ئەو قسەیە بکەم یعنی ئەیانەوێ هەندێک کات بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەکاری بێنن هیچ ئەوەیان هەنێک لەو ئافرەتانە ناڵێم یعنی هەندێک کات بە کە هێن بۆ دەوام بە جلی نەشیا و بۆ هەڵس و کەوتانەیان تەنها لە بەر دەستخۆشیە یان تەنها بۆ ئەوەی لایەنی مادیەکەیان زیاو بکات هەنێک کاری نەشیاوەکەن ئەوانیش زۆربەی کات بە منەڵێن ئەڵێ بۆچی تۆ چاو لەوان ناکەی ئەوە تا فڵان و فیسارەها چیمان بۆکەن تۆ بۆچی ناتوانی ئەوە بکەی من ناتوانم وەک ئەوان بم زۆر جار قسەشم کردەوە بەڵام ئەوان جۆم لێ ناگرن. ئەزانین چۆنەکچی من ینی قەت بەپێی پسپۆڕێکی خۆمان و ئەو ئیشەی کە کردومانە هەندێک جار ئەو ئافرەتانەی کە تۆ باسیەکەی کێنە لای تۆش و زۆر جاڵێن جار چییە بێ و ئەمە چییە و ئەوایە دوو قسەی خۆش بکەین و ئەمە بکەین ئەمە ئەسڵەن ئەم ئافرەتانە خۆیان پەروەردە نەکراون ینی هەندێک جار هەندێک ئافرەت بە ڕەفتار و هەڵس و کەوتی و ینی ڕفتاری ڕۆژانەی خۆی سەرنجی کەسانی تر ڕاکێشی هۆکارە چێ لە کوردەواری شتێکی جوانمان هەیە ئەڵێ گەر مریشک خۆڵ بەسەری خۆیان نەکا هەموو هێزی دنیا ناتوانێت خۆڵی بەسەرا بکە کەواتە یەکێ بەداخەوە هەندێک جار ئافرەتەکان کەمینەیەکمان هەیە بەو شێوە بیرەکەنەوە کە خەڵک وا ئەزانێ هەموو ئافرەتەکانوان ئەما بێمانە جیاکەین و کوردەواری خۆ ماڵێت چەند بێچەقەڵ نابێت ینی تۆ ئەو نەزرەیە ئەبێ بابێت جیاکاری بکەین لە نێوان کەسانێکی دەروون نەخۆش فعلەن ئەو پیاوانە ژنەکانیش دەروون نەخۆشن ئەجی ناگەر پیاوێ دەروون نەخۆش نەبێ
پێش هەموو شتێ ئێمە هەموو بەو پیاوانە و بە هەمومان ئێمەش پیاوین ئەبێ بیر لەوە بەو شێوە بیرکاتەوە پێشەوەی قسەیەکی نابەجێ بەرامبەر ئافرەتێ بکە خوشکەکانی دایکی کەسوکاری خۆی بخاتە شوێنی ئەو ئایا ئەم پیاوە قبوڵەکە پیاوێکی تر قسەی ناشیرین خوشکەکەی دایکی براژنی کچێکی هەراسان بکە تەحاڕشی جنسی پێ بکە تەعدا لە شەرەفی بکە من دڵنیام هەر ئینسانێ خاوەن کەرامەت بێ خاوەن شەرەف و ئەخلاق بێ ئەڵێ نەخێت قبوڵ ناکەم ئەی چۆن ئەو خۆی قبوڵەکە لەبەرەوە جەنابە جوان دەست نیشان کرد فعلا ئەمانە دەروون نەخۆشن فعلا ئەمانە پێویستیان بە چارەسەر هەیە و هەشمانەوە زۆر خێزانیش بەڕاستی زۆر ئافرەتیش پاش ماوەیە تەسلیم بووە خۆڕاگر نەبووە من هیوادارم جەنابێ لەسەر خۆڕاگریەکەی خۆ بەردەوام بی جۆ لە قسە قسەڵۆشی ئەوان نەگری نەکەویتە ژێر کۆنتترۆلی ئەوانەوە و ئەو ئافرەتانش بەداخەوە کاڵێم ئافرەت ینی چونکە ژن هەیە و ژانی شەیە لە کودەواریم شتانە بەگاڵتە نەوتراوە ئەوەیە کەسانێکەن بەداخەوە ینی بۆ سوپاسێت بۆ پێزانینێ نازان بۆ ئیفادێ بۆ شتێ ئاوا خۆیان فرۆشن حەزەتی مەسیح قسەیەکی زۆر جوانیە ئەڵێ بە چیە هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی لەبەرەوە من هیوادارم ئیشەڵا کچی من نەمەوەی خەم مەخۆ بیر لە شتەکان مەکەرەوە ئەوەنگە گەورەی مەکە تۆ لەسەرم خۆڕاگری خۆ بەردەوام بە من دڵنیام هێز نییە بتوانێ هەرسێ پێ بێنە